ڕاستی ڕووداوەکەی کەنیژەنان چۆن بوو؟ کێ لە پشت ئەنجامدانی ئەو تاوانەوە بوو؟ ئەو شەوە براکان چۆن خۆیان خەڵتانی خوێن کرد؟ فایق هەڵەبجەیی لە کتێبی کوانووی خەباتدا دەڵێت بەداخەوە دوای ڕاپەڕینی گەلی کوردستان لە ساڵی 1991 ژمارەیەک لە فەرماندەکانی پێشمەرگە لە نووسینەوەی بیرەوەری خۆیاندا هەر یەکە و بە جۆرێک باسی ئەم ڕووداوەی کردووە کە هەندێک لەو کەسانە خۆیان بەشداری ئەو کارە ساتە بوون یاخود هەندێکیان ئەو ڕووداوە وەک شەڕ ناو دەبن کە خۆی لە ڕاستیدا کارەسات و کۆمەڵکوژی بووە. دوای شەڕی هەکاری هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرماندەیی مەلا بەختیار کە ژمارەیان 7 کەس دەبوو لە شارە زوورەوە و لە ڕێگای ئاوی سیروانەوە هاتبوونە گوندی کانیژەنان. کۆمەڵکوژیەکەی کانیژەنان پلانێکی بەرنامە بۆ داڕێژراو بوو، پلانێک دوور لە هەموو عرف و عادات و بەها مرۆڤایەتیەکان. عەزیز حەمە ساڵح بەخۆی و 7 پێشمەرگەوە دەگەنە لای هێزەکانی یەکێتی و لەوێ پێشوازیەکی گەرمیان لێ دەکرێت. لە کاتی دانیشتندا مەلا بەختیار بە عەزیز دەڵێت من پێم باشە کاک قادر حەمە ساڵحیش ئاگادار بکەینەوە بۆ ئەوەی ئەویش بێت بۆ لامان. بۆیە هەردووکیان نامەیەک دەنووسن کە هەر یەکە و لە دیوێکی نامەکە شت دەنووسن. دواتر پێشمەرگەکانی یەکێتی ڕێگە نادەن ئەو نامەیە بگاتە دەستی کاک قادر. لە شەوی 28 حوتی ساڵی 1970 کە کاتژمێر لە 11 شەو نزیک دەبێتەوە پێشمەرگەکان دەچنە سەربانەکان و دابەش دەبن بە ماڵەکاندا بۆ ئەوەی بخەون. دواتر لە ماڵێکدا هەر یەک لە فەرماندەکان ڕۆستەم زێبە، غەفور دەرەشیشی، فەرەج تریفەیی خۆیان دەدەن بەسەر عەزیزدا و چەکەکەی کە کلاشینکۆفێکی یەکلاق بوو کە پێشتر لەلایەن شەهید ڕەوف بەگەوە بە دیاری پێی درابوو لەگەڵ دەمانچەکەی چەکی دەکەن و بەدیلی دەیبەن بۆ لای مەلا بەختیار. ئیتر دوای ئەوە بە چەکی کلاشینکۆف و چەکی RPG بەردەبنە وێزەی پێشمەرگەکانی پارتی بە تایبەتی ئەوانەی کە لەسەر بانی ماڵی حاجی مارف دەبن. حاجی مارفێک کە زۆرترین خزمەتی بە پێشمەرگەکانی ئەوان کردبوو بە جۆرێک دەستڕێژیان کردبوو کە یەکێک لە پێشمەرگەکانی خۆیان بە ناوی حەمە ئاوات کە فەرماندەی خۆیان بوو بە دەستی خۆیان بریندار دەبێت و قاچی دەشکێت. دواتر عەزیز بە مەلا بەختیار دەڵێت خۆم بکوژن و پێشمەرگەکان مەکوژن، ئەوانە کوڕی خەڵکی هەژار و نەدارن و لێیان گەڕێن و ئازادیان کەن. بەڵام قسەکانی عەزیز هیچ سوودیان نابێت. ئەوانەی کە لەوێ گیانیان سپارد لەگەڵ بریندارەکان بەجێ هەڵدران و دواتریش ئەوانەی کە برینەکانیان قورس بوو هەر لەوێ ئەوانیش بە خوێنە چۆڕە گیانیان سپارد و دواتر بەج لە خوێناویەکانی خۆیانەوە هەر لەوێ بە خاک سپێردران و خرانە ژێر ئەو خاکەی کە بۆ ئازادکردنی چەکی شۆڕشیان کردبووە شانیان.